ئەلەم شارەی کە من لێژیم لە ئۆسلۆ گەنجێکی مسلمانی خواناس و ساحب شەونێژ ساحب عیبادەت ئیقامە و هەموو شتێکی لێ سەندرابوو دەریانە کرد بڕیار بوو ڕۆژی چوارشەمە سەعات 8 بە تەیارە بینێر بلیتیشیان بۆ بڕیو جانتاشی حازر کردبوو هەڵە شەو زۆر پاڕامەوە هەر سوژدەم برد بۆ خوای پەروەردگار و هەر سوژدەم برد و وتم کە تەسلیمی ژەکرێمەوە خوایە نەکەومە بەردەستی جەلادانێک کە ئەوەندەم ئەشکەنجە بدەن و زیکری تۆم لەبیر بچێت ئەڵێ نەخەوت ئەڵێ بەڵام سەعات 8 زەنگ لێیدا من خۆم حازرەکەم بۆ ئەوەی کە ئەڕۆم و دێن بە دوامە و ئەشمبەن سەعات 8 تەلەفۆنیان کردوتیان ئیقامەکەت بۆ دەرچووە و سەفەرەکەت ئیلغا بۆتەوە و وەرە جەوازەکەت وەرگرە هەر ئەم برا بەڕێزە زۆر سوحبەتی و قسە خۆشیشە ئەڵێ هەر دوعامە کرم و خوایە ئەمەد بۆ تەکمیلە کردوم خوایە نیوەی دینەکەی تریشم بۆ تەکمیلەکەی و ئافرەتێکی مسلمانم بە نسیب بکە جا بە سوحبەتەوە کە بۆ ئێمە جەڕای و ئەیوت ئەمەد خوایە تەمەنی 18 ساڵ بێ بەڵام خوای گەورەیەکی بە نسیب کردم تەمەنی 36 ساڵ بوو خوای پەروەردگار ئەوەشی پێبەخشی بۆ خوا سوڵحان و دیندارێتی و هێنانەدی مەرجەکانی دوعا پەیوەندی نییە لەوەی کە لە ئەوروپا ئەژی یا لە مەککە مهمە ئەم ئینسانە وا بۆ خوا سوڵحاوە وا هانا بۆ خوای پەروەردگارە با کە ئەزانێ ئیتر هیچ پەناو جێگایەکی تری نەماوە ئەمن یجیب المضطر إذا دعاه ويكشف السوء چێ وەڵامی پاڕانەوەی ئەو ناچارانە ئەداتەوە کە هانا و هاوارە بن بۆ خوای پەروەردگار چێ خراپەکەیان لەسەر لاب چێ زمانی ئەو مناڵە چێ چاوی ئەو مناڵە کوێرەی ماچە کردو چێ چاچی کردو چێ ئەو دوعایانەی سەعیدی کوڕی جوبەیری ئاوەهێنایە دی ئابە و شێوەیە بە حەجاجی کوڕی یوسفی ثەقەفیە و وا بنووسێ پیاوچاکێگە فەرمێ لە خەومە حەجاجی کوڕی یوسفی ثەقەفیم بینی وتمارێ خوای پەروەردگار چۆنی پاداش دایتوە وتی بەخوا قەسەم لەگەڵ لەسەر هەر عالمێک 2 جاری کوشتوم لەسەر سەعیدی کوڕی جوبەیر 7 جاری کوشتومەتەوە